بینەرانی ئازیز سڵاوتان لێ بۆم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری خات و شیراز حەسەن کە بەڕێزیان دیزاینەرن ئەمڕۆ لای ئێمە میوانە کە سەباسەکەین لەسەر گرنگیدان و نوێکردنەوەی ئەکسسواراتە کوردیەکان. خات و شیراز سڵاو لێ بێ بەخێر بێ. سڵاو لە ئێوە سڵاو لە هەموو بینەران دەستخۆشیتان لێکم بۆ میوانداری جوان. زۆر سپاس مەمنون بە قوربان. حەزەکەم لەو پرسیارەوە دەست پێکەم بە حکمی و ئیشەکانت زۆر جوانە سەرەتای دەستپێکردنی ئەو کاتی کە دەست کرد بەم ئیشانە یعنی بە قەنەعەتی خۆت وتت ئەگەمام ئاستی ئێستانی ئەو ناونە دەزڕەنگین بیت؟ وەڵی لە ئەوە نەبوو یعنی چۆنەڵی من لە کاتی سەرڵدانی کۆرۆناوە بوو دەستم پێ کرد. باشە چۆنەڵی بۆی کاتەکە و بەفی ڕۆنە ڕوا و یعنی لە جیاتیەوەی کە دانیشتمە بیرم لە خۆشی بکردێتەوە یان شتێ دانیشتم هەر بە حکمی خۆی دایک مرد زۆر دەزڕەنگینەوە لە هەموو ئەم ئیشانەی زووە کرد. هەمووی ئیشی دیزایانی ئەم جلی کوردیانە ینی دایکم ماشەڵڵای لێبێ زۆر زۆر دەزڕەنگینە. لەوەوە منیش حەزم لێ بوو حەز و خولیایەکم هەبوو بۆت ماوەتەوە بەشێکی بۆت ماوەتەوە بەس بە حکمی خوێندنەوە چکە من دوو شەهادەمەیە باشە مەحەدیش و جامیعەشم تەواو کردووە. چ بەشێک؟ مەحەد بەشی تیشکم تەواو کردووە. باشە جامیعەش بەشی علوم کۆمپیوتەرم تەواو کردووە. هەردوو خوێندنەکەشت جیاوازە و بەس هیچی تەعین نەبوو ئەم ئیشەش زۆر جیاوازە لە یەکتری. بەڵێ ئیتر بە حکمی کە تەعین نەبوو بوو اینجا کاتەکەمان یعنی هەر بەفی ڕۆشت خۆشم حەزم لێ بوو کە شتێکیش حەزم لێ بێ دایمە سەرکەوتۆ بیتە ئەبێ هەوڵیشی بەس بۆ بێ. ئیتر لەو کاتەوە دەستم پێ کردو لە ئەوە نەبوو ئیشەکانم بەس هەتا ئیش بکەی زیاتر فکرەوە بۆیە. قەنەعەتی خۆت بەوە هەبوو کە مەسەڵەن ڕۆژێک لە ڕۆژان بگەیتە ئەم ئاستی ئێستا؟ وەڵی ینی بە قەنەعەت بڵێ خۆم نەمەزانی ینی وا ئەبم ئەوەنە سەرکەوتۆ بمتیە چونکە یعنی من قەت ئەم ئیشانم نەکردبوو. بە حکمی کە دایکیش تۆ ئەوە کاڵی ئەوان زۆر دەزڕەنگینە ماشەڵڵا ئەو زیاتر هانیام زۆر باشەوان ینی کات مەسەلەن شتەکە شتی دروستکردنەوە تو دایکە بێنە با من بۆ منە تاقیکەمەوە یا سێری دەستی بکەیت تەقەڵێکم لێنە وەڵا ئافرم بەسەوەی لاانین مەسەلەن لە 150 بۆ ماوەی بۆت ما بێتەوە لە ناختابێ ئەو شتانە حەزم لێ بوو بەزەوەنی یا کاتیشم دەرفەتم نەبووە دانیشم خەریکی بم بەس ئێستا بە حکمی بێ ئیشی نوێمانە زیاتر ئەرخاڵم لایەوەی شتێ بکەم جیاواز بێ شتێ بکەم جیاوازتر بێ لەوانی تر و شاز بێ و شتێکی کواڵەتی بێ زۆر باشە زیاتر بیر لەوانەکەم زۆر باشە. خات و شیراز باسی ئەوەت کرد کە خاوەنی دوو بڕوانامەی دوو بڕنامەی جیاوازیش کە کارەکانت تەردووکیان جیاوازنەوە ئەم ئیشەی ئێستاش ئەیکێ وەکو دیزاینەر بە هەمان شێوە هەر جیاوازە وەکو گەنجێک پامە چییە بۆ ئەو کەسانی هەم لە کچان هەم لە کوڕان کە دوای ئەوەی کە تەخەڕوجەکان یعنی ئەیانەوە یەکسەر هەر شۆنە بە یەکسەر تاعین بن مەسەلەن تۆ پەیامت چییە مەسەلەن ئەتوانن ئیشی تر بکەن ئەوان تۆ ئەڵێ چی بۆ ئەو کەسانە؟ من هیوادارم هەموو گەنجێ سەی بکە بزان بەعنی چ بارەیەکی تیە باشە لەو بارەیە بەردەوام ئانی چۆن ئەڵێ تاقیب کاتە بزان سەرکەوتووە بێتە بەردەوام بێگەر سەرکەوتوو بوو بەردەوام بێ لەو ئیشەی کە ئەزانێ مەسەلەن ئەیزانێت. باشە ئەواتە من بەبەستم لەوە ینی گەنجانی ئێسانی ئاەنەوە هەر لەگەڵ تەخەڕوجە یەکسەر تاعین بێت مەسەلەن کارێک ناکات تایبەت بە خۆی بێت شتێکی داهێنارنە نییە هەمووی مەسەلەن تەقلیدیە شتەکان بڵێتونە دایرەیەکە دەوامەکەی شتەکە بێ بە تەقلیدیە بێ بە ڕۆتین ڕۆژانە بەڵام کارێکی ئاوا بێ منوەکەری تیاگرێت تازەکەری تیاگرێت. بەس بەڕای من هەموو گەنجێک یعنی بارەیەکی تیایە بەزای خۆی ئەو بارەیە بدۆزێتەوە لە خۆیان. زۆر ڕاستە. خات و شیراز باسیەوت کرد لە کاتی کۆرۆنایە تۆ دەستت کردووە بەم ئیشانە و بەم کارانت بزانام یەکەم ئیشت چی بوو چۆن بوو مەسەلەن ئەم بیرۆکەیە لای تۆ گەڵاڵە بوو مەسەلەن دەستە بت بۆ چ ئیشە و ئیشت ماوە؟ ئەروەڵا ماوە خۆزگات یە نابزانانی نازم بەدەمام داشینێ بەزیتەوەی بیرم بچوو ڕاستەکەی سەڵتەیەکە سەڵتەیەکی مۆرە ئەو سەڵتەیە هەر ئەرەڵا هەر ماوە نیۆنی بڵێم نەمماوە ئەو سەڵتەیە ئەوڵە بڕوان پێیەکەی ئەوەنە قورس بوو بەلامەوە کە خەریکێ بووم چەندێکم بە ڕۆژیە ئینمەکردێ بەڵە ڕۆژی گوڵمەکە بەس ئێستا یاناوانێ بە دوسێ شەو چوار شەو بتوانم سەڵتەی تەواو بکەم دەست ڕاتوە لەگەڵ سەریع تا ئیش بکەی زیاتر سەریع بێ وەکو ئیشەکەی منەوەی پێش پرۆگرام پێم وتی
ئەم شتم کرد بە هێلەکە و من ناوەکانیشیان ئەو وەکو لاگیرە وشتی پێڵەن گۆبەرۆکی کردم بە سەڵتەیەکەوە بۆ خۆم وەکو تۆڵی بە سێ شەو اینجا تەواوم کردوتم بۆی ئەم دیزاینەرانە شتیشیان گرانە زۆر هیلاکە بن بەخوا هیلاکی زۆر زۆر هەم چاو هەم یعنی هەم دەستە هەموو هیلاکە بین زۆر ڕاستە. باست لەوە کرد کە لە خانەوادەکەتانە خاتونێکی تر بە هەمان شێوەی تۆ ئاوا دەزڕانگینە دایکت خوا لێت نەسەنێتەمە درێژ بە ئیشەڵا. بزانم پشگیری خێزانەکان چۆنە بینی بەتایبەت بۆ کچان خێزانەکەی تۆ چۆن پشگیریان کردووی چۆن پێیان خۆش بوو ئەم کارە ئەەکەیت چۆن یارمەتی دەیان ئەوە ئێستا پێش پرۆگرام بۆ وەکت و دایکت توانێنە ئەوە بەشێکە لە پشگیری بۆ تۆ. من لێرە زۆر سپاسی دایکم باوکم بکەم زۆر پشگیری منەکەم یعنی بە بۆنی ئەوانە نەبێ ناگەشتمێرە کە چۆن دەڵێ ئەم بەرهەمانەی ئێستا کە پێشکەشەکەم هەمووی تەشجیعی ئەوانە ئەوان زۆر تەشجیعمەکەن. يعني من لا أو شتاني كدروس مكر لا تشافي إنسان زور فرقية. بس شو كأنا نرتجع يعني كل مرة هؤلاء مش تتجاوز ترى زوان تربكم. خوش حالن بم كاريتو أي كي. زور. ديك شون يارمتي ده مثلا أم شتاني كدروس يكيبون منا أم كلاوا يعني أم هيلك مثلا بشاني أي شوازي دوري نشتكاني يعني مثلا على أمل الشوازي كونا كلاسيكا أو ساو دروسي كردو شو توزع قران كاريتي أكرا ولا دورمان ولا من لەگەڵ دایک مردمان بەیەکەوە زیاتر بڕوان پێکی جایوە شێوە تا پێنج بەیانی خەریکی چنی نەبین دایک مەر لەگەڵمان خەریکە دایمە زۆر باشە واتە یعنی یارمەتی تا تۆ ڕێی ئەو وەرەگری ڕێیەکتری وەرەگرین زۆر باشە شتێکی باشەکەی بزان با سەرتا لەوە دەست پێکەم با سەرتا لەم دوورینی نەخشی ئەم کەوایی خۆمەوە دەست پێکەم ئەمە هەستەکەم دوو ستایلت بەکارهێناوە ئەمە سەرشانی ئەمە سەرشانە بڵێ سەرشانە بەس ئەو ساو سەرشانانە زیاتر بە پولەکە و زەنیانیان پێیانەوەتە خوارە یان قەسەب بەس من ئێستادم تازەگەریم تیا کردووە زیاتر ئەم ریزە نقێمانی بە بەکارهێنم بۆ شتێکی جوانتر و کەشخەتر دەرچێن زۆر باشە ئەمە زووش هەبووە من نازام زۆر بەڵای من ئێستا هەستەکەم زیاتر باوێتی لەوانەیە هەبوو بێ بس زیاتر ئێستا بەکارێنێ ئەمە بۆ کەواشە بێت بۆ سەڵتەشە بێ ئەجا خاستن ئێستا ئەیکەم بە قەراغی مەسەن بە قەراغی ئەم هێلە گوشتانە ئەو ڕیزە نقێمەی زیاتر پێوە ئەمەی پێوەکەن ئەمان نا من مەبەستم لەمەیە ئەمە بۆ هێلێکی شەبێ بۆ سەڵتەشە بێ بۆ هێلەگرێ بۆ سەڵتا بێ بۆ کەوا بێ ترها چۆن دەڵێ شتێکی کەشخی بۆ سەمانەمان دروست کردووە ئەمە دیزاینانە زیاتر بۆ سەر چاکەت جوانە بۆ سەر چاکەت بۆ سەر چاکەت ئەمە نەبینیەوە بۆ سەر چاکەت ئەیکەیتە سەر شانی ساغە ئەمە مەسەلەنە چاکەتەکەیە ئەوەستەی بۆ سەر چاکەتەکە من نەر بەهینەوە بینی مەسوودفەم کردو هەر بە سەڵتەوە زیاتر ئەمە بۆ چاکەتیش یاسەمەوە دێتی واتە تۆ هەوڵت داوە کە حەزگەر بیخەرە بەردەمی خۆی هەوڵت داوە ینی ئەم ئەکسسواراتە کوردەواریانی خۆمان تێکەڵی جلی مۆدە بکەیت بەڵێ یان زیاتر منەچم لە جلی مۆدەشەوە فکرە وەرەگرم ئەیکەمە سەر جلی کوردی ئەوە چۆن ئێستا مەسەلە من مەسەل چاکەتێکەمە بوو لەو چاکەتەیە یعنی فکرەیەکی تیا بوو کردمە سەر سەڵتەیەک شتێکی زۆر کەشخە و جوان دەرچوو جیاواز دەرچوانی بەس نەخشنا مەسەن شێوازی دیزاینی چاکەتەکە دیکۆرەکەی هێنام کردمە سەر سەڵتەکە ینی شتێکی جیاواز دەرچوو بۆزگات یێدام زین چۆن بۆیە بیرۆکەیەکی تازە کەی ناکە کێشە نابێ بزانم تا چەند گرنگە بەلای تۆکو خاتوونێک ئافرەتان خاتوونەکان خاوەنی کاری خۆیان بن وڵا تا ڕادەیەکی زۆر گرنگە ینی ئافرەتانمان دیقەت بین زۆربەی ینی ئەگەر ئیشی دەرەوەی نەبێتە ئەین نەبێ لە ماڵەوە بێ ئیشدانشی بەزە بێ مناڵ بەخێوکەیان ئیشی ماڵ بکەن اینجا ئافرەتی ژانێر بۆ دروست نەکراوەرەوە بکەم باقیچێکە ئیشێکی لەلایەوە ئیشێکی دەزڕنگینی خۆ زۆر خۆشترە لەوەی کە هەر دانیشی کاتەکە بە فێرۆ بڕوان هەر ئیشی ماڵ شتێکی ترە ئافرەتانیش ئازان ینی دایکایەتیش ئەکەن ئیشی ماڵیش ئەکەن لەگەڵ ئەوەش ئیشی دەرەوەش ئەکەن زۆر هەستە ئێمە ئافرەت
بەخوا و توانایی پێبەخشیوین کە ئەتوانین بۆ نمونە کاتەکانیش دابەشکەین و هەموو ئیشەکانیش بکەین بانی بەڕێک و پێکی و لە کاتی خۆیان. بزانم باسی ئەوەت کرد کە من وتت هەوڵەیەم کە من دیزایانی تازە بێنمە ناو ئیشەکەەوە، شتەکانی من جیاواز بێ لە دیزایەرێکی تر. بزانم جیاوازی ئیشەکانی تۆ لە چیە؟ بۆ نمونە ئەگەر من ئەم ئیشانی تۆ ببینمەوە یەکسەر بڵم ئەمە دیزاینەکانی شیرازە، دیزاینەکانی شوشە دیزایینە، بزان من بە چیا مەسەلەن شتەکانی تۆ جیاوازیەکەی چییە؟ ئەو شتانە چییە کە تایبەتت کردووە بە خۆت لە بەرهەمەکانتە؟ زۆر خەڵک ئەو ینی توانە شتێکمان بینی و جلێکمان بینی وتوانە ڕێگەمە دیزایانی شوشەیە ڕێک وامان زانیوی توێ منیش نەبوو بێوەزەها چۆڵێ شقڵی لێ من چووە. باشە ئێستا من حەزم کردووە هاتوو لێرە ئێسامە قەزوانم بەکارێناوە بۆ کڵاو بۆ هێلک ئەمە چۆڵێ جیاوازیەکە ڕاستە لە ملوان کە دروست کراوە قەزوان بەس من دەستبەند دروست کراوە بەڵام من تاسە نەبینەوە بە کڵاو دروست کرێ. ئێستا من هاتمە کڵاوم دروست کردووە سەرپەرچەمەم تیا بەکارێناوە بەردم تیا بەکارێناوە لیرە ینی قەزوانم زیاتر تیا بەکارێنەوە بۆ شتێکی جیاوازتر و شاستر دەرچێت لە ئیشی یەکێکی تر نەچێت. زۆر باشە وایە وەڵام ئەمە ئیشێکی جیاوازە بەتەکید. ئەو بەردە قاوەیانە چیە؟ ناوی چیە و بەردە قاوەیانە؟ وەڵای ئەمە هەر بەردن لە بازاڕ بەڵێ پێیان ئەڵێن چی ئەم بەردانە؟ هەر ئەڵێن بەرتر هەڵ دانراوە تۆ بە پێی پێداویستەکانی خۆت ئەو بەرداناکرێت کە ئەتەوێت. بەسێکی هێلەکەکەش ئەوە هێلە گێتی جا ئەکسسوارات بۆ دروست کردووە پشتوێن و ئەمە وەکو سێتێک دروست کردووە. پشتێنم بۆ دروست کردووە ڕاست و چەپم بۆ دروست کردووە هەر قەزوانم تیا بەکارێناوە بۆی بڵە سێت. باشە ئەمەش دیکۆری ئەمەش ڕاست و شەپەکەی هەر ئەمە لە بیرۆکەی خۆتا بوو قات و شیراز یا خۆت مەسەلەن یەکێک پێی وتویت شتێکم بۆ دروست کە تۆش بیرۆکەکەت مەسەلەن وەرگرتەوە بە شێوازێکی جەرێنی کردووە؟ وەڵی هەر بیرۆکەی خۆم بوو خۆمە ها چۆنەڵی کە بینیم خەڵک ینی چۆنە قەزوانی شتێکی کوردەواریە هەم جوانە. لێسا کچان و کوڕانیش قەزوان بەکارێن مەسەلەن کچان هەنێ کار خۆمان زیاتر بە تەزبیح ئەمانە بەڵێ ئەیکەنە ملیان کچانیان ئەیکەنە دەستیان جوانە شتێکی زۆر جوانێتە کە عنی کە سەیدێکی شتێکی کەشخەڵ جوانە وتم باش شتێ بکەیت جیاواز بێتر ئەم سێتەمان دروست کردو. ئەمە شەر هینە ئەوان بەردە بەردە بەردی وردن نازانم چی پێڵە ناوەکەی. باشە ئەمە شەر تاقمی ئەوەیە؟ بەڵێ زۆر جوانە. چۆن بوو ئەم بیرۆکەی ئەم کە زوانە؟ بڕواکەی هەر فکرەیە بە مێشکمایتر ئێستا شتێکی تری ئاسا ئەو نەقەممار هەرچیە بە مێشکمە یعنی لەو کاتیاڕە خەریکی نەبم ئەو فکرانی چۆن دەڵێ هێنە بێت. زۆر باشە ئەو شتەکە هاتە مێشکمەڵە بیکەم ڕێک. واتە جیاوازی دیزاینەکانی تۆ لەوایە کە شتی تازە بۆ نمونە ئێسام کە زوانە شتێکی تازە بوو دەستە خۆش بێت. بزانم لە ڕێگەی دیزاینەکانتەوە چۆن کللتوری کوردیت پاراستۆ بە حکمی ئەوەی کە بەو وێنە کۆنانەی کە ماوەن یاخود بەو شتانی کە ئەو ژنە بەتەمەنانی کە ئێستا ماون هەر ئەو کولتوریان پێوە مابوون منە سەر و کڵاو و حێل و مێخەک و ینی ئێمە لە ئەکسسواراتی کوردیا دەوڵەمەنین خاستان بۆ ئافرەتان. بزانم تۆ چۆن ئەو کولتورە کوردیت پاراستووە؟ وەڵی منیش ئەکسسوارات دروستەکەین حێل و مێخەک. باشە ئێستا من هاتووم حەتحەتۆکەی پێڵە ناوەکو بڵێخەوە ئەکرێ بەهێلەکە. بەڵێ من مناڵ بوومە ئەچی بۆ تازەیە بۆش ئێستا ژنان کەم ماوێتی یاوێتی بە من بەهێدێ. ئیتر ئەمە لەگەڵ مێخەکە بەس من هاتوومانە تۆزە دیکۆراتم تیا کردو جیاوازیم تیا کرد بۆی تۆزەیە شتێکی کەشخەتر و جوانتر دەرچێت. ئەو ئافرەتانی کە بە تەمەنەکان کە ئەمەیان پێوە بوو دایمە بۆنیان خۆش ئەم مێخەکە بوو بێ ئاوا. بەڵێ مێخەکەکەی بۆ ئەو بۆنی هەیە. باشە بزانم چیت کردووە چۆن مەسەڵەن گۆڕانکاریت کردووە لە بۆ نمونە ئەکسسواراتە کوردەواریەکان تۆ بە شێوازی تازە دروستت کردوێتەوە بۆ نووسە سەر و کڵاو بەشێکە لە ئەکسسواراتی کوردەواری خۆمان بۆ نمونە حێل و مێخەک ئەمانە بۆ نمونە ئەمەی سەرپەرچەمەکە ئەوسە زۆر زۆر بەکار هاتووە هەم بۆ سەر و کڵاو هەم بۆ هێلک و بۆ ئەم شتانە بەکارتە. بزانم تۆ چۆن پاراستوتە چۆن هەوڵەیە کە ئەم دیزاینە کوردیانە بپارێزیت و چۆن نوێکاری تیا کردووە؟ من تا ڕادەیەکی زۆر حەزەکەم ئەو دیزاینە کۆنانە بێنم تۆزە گۆڕانکاری تیا بکەمەوە مۆدێرنتر پێشکەشی خەڵکی بکەم. باشە هیچ یەکێک لەو شتانت کە
زۆر کوردەوارین کامەیانە ینی زۆر لەشتی کوردەواری کۆنەوە زۆر نزیکە لە کوردەواری کۆنەوە ئەو کڵاومان باشە ئەم کڵاوەتان بەڵێ ئەوە کلاسیکە ینی خەڵکش زۆر بەلایەوە شتێکی جوان و مەرغوبە باشە ئەمە بزانم مۆژوەکانی شیلانە و ئیتر لیرە و ئەمانە چی ئەمە پیادا دووری بەڵێ پیادا ئادووری من نۆم زانیوە مەسەلا هەنێکی هەیە بە سیکۆتین و ئەوانە پێوەیە هەمووی بەتەقەڵە ئیشی من هیچی سیکۆتین نیتیانە تیاشی بێسە مەسەرەن ئەم سەرشانی چاکەتە کە دروستیەکەم وا ئەیکەم ئەڵێم بە سیکۆتینەکە بەس بۆی بەرز نەبێتەوە بەتەقەڵیش بە سیکۆتینیژێکم حەزەکەم شتێکی جوانتر دەرچێت بۆی ڕێکتر بێ لە بەعزە کاتێکا بەکارێن و بەتەقەڵەکەش و سیکۆتینەکەش ئەگەر کڵاوێکی ئەوە بۆ نمونە دروست بکە ئەمە چەند شەوی پێ چەند ڕۆژی پێچێ کاتی چەند ئەوێ بۆ نمونە وەڵی ئەو تقریبان ئەگەر من خەریک بم ڕۆژێ دوو ڕۆژی ئەوێت بەس ئەگەر بنەموو ڕۆژەکە خۆ خەریکەوە نابم ئیشی ترەکەی لەگەڵ بەتەکید وایە بزام لەگەڵ ڕەنگا چۆنی من هەموو ڕەنگەکان بەکارێنخان چۆن مەسەلا چۆن ڕەنگەکان تێکەڵەکە ئێستا بۆ نمونە ئەم شیلانەیە خۆی هەر پرتەقاڵی ئەمە پیرۆزەیە ئەمە شینە بۆ نمونە لەگەڵ شتی گۆڵدارێکە خستووە بزام مەسەلا چۆن ڕەنگەکان ڕێک ئەخەیت منێم زیاتر چۆنەڵی لە پێشا تێستیانەکەم بزانم ئەو شتە ڕێەکەوێ لەگەڵیەوە ئەگەر ڕێک نەکەوێت داینانم کە ڕێکەوت ئینجا بەکارێنم ئەم ساڵ مۆدیلی چ ڕەنگێک بوو سم بۆ نمونە بۆ نەورۆز ئەگەر مەسەلەن تەڵەبت لابوو بێ زیاتر خەڵک حەزیان لە شەرابی زۆر سەوزی فستقی پێمە ئەوەش زۆر مۆتی بوو ئەو دووشتە ئەو دوو ڕەنگە زۆر ئەو دوو ڕەنگە بەیەکەوە زۆر خۆشی هەردووکی زۆر گونجێ و زۆر تەڵەبی شاغان لەسەرە باشە کام لەم پارچانەی تۆ زیاترین تەڵەبی لەسەرە وڵی عادەتەن یعنی بەپێی دیزاینەکەی گۆڕن جاری وە هەبووە هەر لەو ڕۆژەیە چەند کەس داوە یانی شتێکی کردووە کە یەکەم ڕۆژ بەدامناوە من زیاتر لە ڕێگەی پێیجەوە چکە ئیشەکانم ئەەکەم بەس من خۆم ئەندام لە یەکێتی سندیکەی کرێکارانی کوردستان بەش ڕستن و چنین ماوەی تقریبان ساڵ و نیوێکە زۆرترین پێشەنگا بەشداریم کردو لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ خاتو لەیلا و مامۆستا بەیان کە زۆر زۆر هاوکارمانن زۆر باش ئەو دوایی ویستم پرسیاریەوە لەکەم زام و پێشەنگا شتانە چۆنە بی حەزەکەی دوایی قسەی لەسەرەکەینەوە بزام خات و شیراز کات بۆ نمونە مشتریەکانت ئەو کەسانی کە جلی کوردی زۆر لە بەرەکەنەوە ئەکسسواراتانە زۆر بەکارێنین بۆ نمونە بیرۆکەیەکت باتێ مەسەرم بڵێ خات و شیراز من حەزەکەم ئەم شینە لەگەڵ سوورابێ بۆ نمونە ڕێی یەکتری وەرئەگرێن لەگەڵ مشتریەکە تا بڵێ مەسەلم تۆ بڵێ ناگونجێ یان ڕەکەی ئەو زۆر جوان بێت تۆ بیرۆکەی لێوەرگری کاتی تر بەڵێ زۆر هەبوو هەنی مەسەلەن ئەو جلێکی هێناوە بەسەڵە بۆ دیزاینە لە بەم دیزاینە بۆم کە تۆ بزانی لەگەڵ ئەو دیزاینە ئەو ڕەنگی ئەو کراسی ئەوە یا هێلەگەی ئەوە ڕەنگە دەگونجێ باشە هیچ شتێکت هەیە پێ لەو شتانی بۆ نمونە لەگەڵ مشتریەکان تا بڵێن بەشت کرد بێت وەڵام تەڵەبها ئیشەکانەکەم زیاتر من جامە خۆم خیاتی نازانم باشە دووراوی جلەکانم بۆێنن کە ئەهێنم بەس دیزاین و نەکەیەکەم بە حکومەوەی تۆ بڵێن دیزاینی جلوبەرگیش ئەەکەی زیاتر بە ئەکسسواراتەوە بڵێن زۆر خۆتی ناکە ینی ئیشەکەت فراوانتر کردووە ئێسانی ئەمانش دروستەکەین حەتۆکەمان دروست کردو کڵاوە عنی هەموو شتێکی کەینی جلی کوردی بێ ئێمە هەر ینی چۆنڵی دیزاینی تیاکەین زۆر باشە باسی ئەوم کرد کە مەسەلەن ئەکسسواراتەکان لەگەڵ جلی مۆدەیە تێکەڵکەی باسی ئەوەت کرد کە لە چاکەتەکە سوودت بینیوە بزام لەگەڵ دیزاینە لەگەڵ دیزاینی وڵاتانی دیکە چۆنی مەسەلەن چۆن سوودت لە دیزاینی وڵاتانی دەوروبەری خۆمان بینیوە بۆ نمونە ئەو وڵاتانی دراوسەی خۆمان ئەوانیش لە دیزاینە زۆر دەوڵەمەنن خۆشمان بە هەمان شێوە ئەگەر ینی هەوڵ بدرێ و برێوی پێ بدرێت دەکەم ئێمەش وامان کام نییە لەوان ئەگەر بگرێت زیاتر نەبین کەمتر نین وەزام چۆن سوودت لە بابەتەکانی ئەوان وەرگرتووە تێکەڵی بابەتی خۆمانت کردووە زۆر یعنی زیاتر متابعی و پەیجە ئەجنەبیەکان زیاترەکەم لەوانە مەسەل لەسەر جاری وایە لە عازیەکی مەسەلە بووکەوە بۆ فکرم وەرگرتووە
کە لە هاتوون لەسەر جلی کوردیا تاقیم کردوتەوە زۆر باشە یان لە عازێکی حەفلە یان شتێکە وەرم گرتو فکرم لێ وەرگرتو بەکاری بێناوە لە جلی کوردیا زۆر باشە واتە پێچکە لە تۆ لە جلی کوردی لە دیزایانی ئەکسسوارە جلی مۆدەش دیزاینەکەیت بەڵێ بەس زیاتر جلی کوردی جلی مۆدەکە بۆ نمونە لە ڕووی چییە بۆ دیزاینێکی لە ڕووی ئەکسسواراتەکەیەوە زیاتر بەس لە ڕووی دوورینەکەیەوە ئەمانە من دیزایانی جلی مۆدە ناکەم سەر دوورین جارێ بەس حەزم لێ لە داهاتووە عەفو حەزم لێ لە داهاتووە مەسەڵەن خەیاتێکی باشم لێ دەرچێ بۆ ئەوەی خۆشم هەم خەیاتەکە بکەم و دیزاینەکەش بکەم ئەو هەنێک کەسەیەڵە مەسەڵەن ئەگەر دیزاینەر بی یاخود مەرجە دیزاینەر خەیاتی بزانێ ناڵم یعنی منیش خۆم یعنی لە هێنمە کە بیکەم ئیشەڵڵا ینی خۆم فێرکەم باشە باسێکی ئەم کراسی بەری خۆتمان بۆ کە بزانم وتت ئەم شەو بە پەلەپەل تەواوم کردو بزانم ئەمە چی ئەم شتانە پێوەی نقێمەیترێ پێمەدا دووریوە ئەم گوڵانە هەر بەتەنیا دانەدانەی تۆ بیرۆکەکەی بە گوڵ چۆن بوو لەگەڵ ئەو ڕەنگەیە ئەو هەموو ڕەنگەشت تێکەڵ کردو بەڵام هەر جوانی خۆی ئەم ڕەنگە ڕەنگێکی زۆر جوان و جیاوازە زیرەی پێڵێن بەڵێ ئیتر لەگەڵ زۆربەی ڕەنگە گونجێ وایە منیشتر ئەنوا ڕەنگم تێکەڵ کردو بۆی لەگەڵ هەموو هێلەکە کاپتوانی لەبەریکی باش ئەی سەرفەکانەکانت سەرفەکانەکان بە دیکۆرێکی تر کردووە ئەی سەرفەکانەکانت چییە هەر عینن شتان هەر عینن هەر عینن نەقێمە بەسترم دیکۆرەکەمان بەم کردووە یەخەکەشی بەم دیکۆرە کردومانە باشە زۆر جوانە دەستە خۆش بێ بزانم باسی ئەوەت کرد وتت حەزم لە شتی کوالێتیە تا چەند بەرهەمەکانی خات و شیراز کوالێتیان بەرزە بە حکمەوەی هەسە مەسەلەن شتێکە کڕیت هەفتەیەک نابا دوو هەفتە نابا ڕەشە بێت عادەتەن ئێستا خەڵکی شتی گۆڵد زیاتر بەکارەهێنێت بۆ سەر جلی کوردی و جوانترە بزانم ماوەی مانەوەی ئەم شتانەی تو ئەگەر بەپارێزرێن تا چەند ئەمێنێتەوە بیپارێزی زۆر زۆر ئەمێنێتەوە چونکە من بەموو بە زەمانەکڕم مەسەڵەن ئێستا لیرەکڕم ئەڵەم زەمان نەبێ نایکڕم شتەکانە بە زەمانەکریت و بە زەمانی ژێ فرۆشیتەوە زۆر ڕاستە لەگەڵەوە شانی ینی هینێکی سعرێکی کەمی ئەکەمە سەر لە چاو ینی بەعزە شوێنێکی ترە باشە زۆر ینی ناچم بە حکمی زوروفەکەی ئەوە نیە تۆ دانیشی پارەیەکی زۆر لە خەڵک پسەنی توشتەکەش کوالەتی نەبێ من لەگەڵ ئەوەی کە کوالەتیە پارەیەکی ئەوەش ناسەنم کە خەڵک یانی پێی نەیرێت هەر وجدانیەن یعنی بۆ مرتاحم کە بەدڵ ئیشەکەم هەمووشی ئیوا ئەیکەم ئەڵێ بۆ خۆم یەکەم زۆر زۆر باشە بیرۆکەیەکی باشە ویشەڵار ئیسفادەشی لەکەی مادەمەوە بیرۆکەیت لاین بۆ بزانام خەڵک زیاتر حەزی لە شتی گۆڵدا یاخۆ سیلڤەر ئێستا بۆ نمونە لەم هەموو شتێکی هێنا بووت یەک سیلڤەری تیا بوو ئەوش ئەم مەلوانکەی منە کڵاوێکی سیلڤەریشم پێ کەنا کڵاوک زۆر قەرباڵخە بۆ گەر سەر و کڵاوەکەم ببەستایە و ئەمە لە کراسەکەشم گیراوە وڵا لیرەکە لێ بوویەوە لیرەکە لێ بووە باسێکی ئەم ملوانکەیەم بۆ بکە بزانم زۆرترین ئەو شتانی کە لای تۆ ئەفرۆشتن وتت گۆڵدەوەیە بزانم شتی سیلڤەر بووە کەم ئەڕوات زۆر کەسی تر باسی ئەوەکە کە ئەڵێ شتی سیلڤەر کەمتر ئەڕوانی ئۆکارەکەی نازانین بۆ چی ئەگەڕێتەوە ڕەنەکە ساردە لەگەڵ پرسیارەکەی منە بۆچی سەبەب چەند زۆر جوانیشە لەگەڵ شتی خۆیاڕێکی بخەیت ئەخ لەگەڵ هەموو جلەکان ناگونجێ لەگەڵ هەموو ڕێنێکە لەگەڵ هەموو ڕێنەکان ناگونجێ لەگەڵ هەموو جلەکان ناگونجێ بەس زەرد عادەتەن بۆ هەموو جلێ گونجێ باسێکم بۆ کە بزانم ئەم ملوانکەی من ئەم مروانە چی ئەمە پێی ئەڵێن چی ئەمە لە شێوەی ئەمە حێلو مێخەکەم بەڵام ئەم ئەمەزم شتانێکە دروستەکەن ئەو بەکارێن ئەم بەردانە خۆت ئەیکڕیت و لە بازارێک کڕیت و تۆ ئەم دیکۆرەکەی تەمەسەر چڕەنگە دانیشت چڕەنگەکەەوە دانێت و باشە چ دیزاینێک دانی لە و ئەمە شتێکی زۆر ناسکە زۆر سپاس دەکەم باسێکی ئەو هێلەکەشمان بۆ بکە وەڵام ئەم هێلەکە بەردیشمانتیا بەکارێنەوە ئادی ئەو پشتەکەشی پشتەکەشی نەخشە ئادی وەڵا پیشان کامێراکەی بێ هەر پشتەکەی پشتەکەشێتی پێشەکەشی مەسەلەن ئێستا بەردە بە پولەکە کردومە پولەکە و زەنگانە ئەمەشی بە قەسەب و مۆر و لیرەیە نامانەکە خوارە پێ باشە ئەمە پشتەکەشی هەر ئەمە لەگەڵ کراسی چ ڕەنگە جوان لەگەڵ زۆربەی ڕەنگەکانە گونجێ
چونکە ئەنواع ڕەنگی تێکەڵ کراوەتە بۆ زۆربەی ڕەنگە گونجن. زۆر باشە. ئەو سەعادەتەن ئەو شتانی کە ئەمان بینی مەسەرەن لە کەس و کار و لە دایک و ئەوانەوە ببینی شتەکان محەدد بوونەها مەسەن زۆر زەنگیانە و پولەکە زۆر بەکارە هات لەگەڵ ئەم هینەش زۆر بەکارە هات ئەمە هەڵە نەبم ئەم یاقوت یاقوتی ژا بۆ ملوانکە و بۆش زۆر بەکارە هات ئێستا شتی زۆر زام شتەکانی تۆ مەسەن لە چی دروستەکەی ئەو موروانە و بابەتانە چین زیاتر بەکاری ئەهێنی یار زیاد یاخود هەر پشتت بەستۆ بە زەنگیانە و پولەکە نامە کاتم بازار و شتێکی جیاواز ببینم شتێک بزانمە هاتوڵی شتێک کەشخە و جوانە و جیاواز بێ باشە ئەی کڕەمی ترێمە ماڵەوە دیزایانی پێەکەم کە دیزایینێک پێەکەم بزانم ئەم شتە لەگەڵ یعنی خەڵکە حەزی لێ بێت بە پێی ڕێی خەڵک زیاتر من ئیشەکانە ڕێکی وەرەگری زیاتر لە ئیشەکە مەسەلەن لە کڕینی ئەو شتانەی کە پێویستە مشتێکەکە بێ مشتەکان ڕێگەزانی کە خەڵک یان کە لە پەیجەکە دەیانی ئەزانی خەڵک حەزی لەو شتایانیەتی باشە جاری وایە پۆستێکم کردووە لەر لەو ڕۆژەیە چەند مەسەجم بۆ هاتووە لەو کاتێکە دامناوە کە ئەو بابەتیان ویست ئیتر ڕێک هەستەکەی کە ئەو شتە زۆر مەرغوبە لای خەڵک بۆیە زۆر پرسیاریەکرێن ئێستا سەیری ئەمەکە گوڵی پلاستیکم تیا بەکارێنەوە شتی مرواری من بەلای منەوە زۆر شتێکی کەشخە و ڕاقیە کۆنیش نابێت شتێک قەت کۆن نابێت لە کۆنەوە ئەو مرواری هەرێ هەتا بەکاری شوێنی هەر کەشخە و جوانە لەگەڵ جلی مۆدش هەر جوانە لەگەڵ مرواری ئەسڵمان هەیە لێرە خات و شیراز هەیە مرواری ئەسڵ بم بۆ ئەوان زمانی ئەوە ناکەم نازانم ئەوە نییە بەزتر من کە ئەچمەی کڕمەوە ئەیکڕم بە حسابی ئەسڵ ئیتر نازانم ئەوەی حکمی دوکان نارەکەی زانە ئێستا لەمەیان مروواریمان بەکارێنەوە گوڵی پلاستیکیە نقێمە ئیتر ئەم دیکۆرەمان پێ دروست کردو شتێکی جیاوازتر و مۆدێرنترە لە کڵاوەکانی ترمان ئەم بابەتانی کە ئێستا تۆ هێناوتن و شتە لێ دروستکردن ئەمەی لە کوردستان دەست ئەکەوێ بۆ نمونە لە سلێمانی یاخود مەسەلەن هەر شتت هەیە مەسەلەن بۆت ئەنێرن لە دەرەوەی وڵاتیان دەست ئەکەون هەمووی لێرە هەیە هەمووی لە قەیسەری نەقی زیاتریان کڕم هیچ بابەتێکەیە بۆ نمونە دەستت نەکەوت بێ مەسەلەن داوایکی لە دەرەوە وڵی شکر سپاس بخواتە ئێستا یانیەتی میستۆ دەسم کەوتووە زۆر باشە نەکەوتمەتە ئەوی بداوای کەم لە دەرەوە ئەس چونکە هاوەکو باسم کرد ئەوان ئەوە وڵاتانی دەرەوەش مەسەن شتی زۆر جوانیانێ لەڕێ ئەکسسواراتەوە زۆر دەوڵەمەنن باسی هێلکمان کرد باسی کڵاو بە کۆڵوانش بکەین کۆڵوانە چەند ساڵێکە زۆر مۆدیلی هاتووەتەوە بزانام کۆڵوانە زیاتر لەگەڵ چیا جوانە من خۆم ها ڕسمی ئەو سابینم ژنە بەتەمەنەکان لەگەڵ کەوایە لەبەریان کرۆ زۆر جوانیشە بەڵامکەش لەژێرە هێلەیان لەبەر کەچی بەس ئێستا هەست ناکەم جوان بێ زۆر کۆڵوانە لەگەڵ ئێنا کەوایە ئەمە چۆن دروستت کردو ئەمە چی ئەمە لەزگەیان بە ئوتو پێواکرێ بە ئوتو ئەها چۆن ڕەنگەکان تەنسیقەکەیت وڵی ناڵم زیاتر من ئەو شتێککە ئەیکەم یەم بزانم ئەگونجێ لەگەڵ باشە بۆ ئەکسسواراتەکە ئەی بۆ جە لە کوردەکانیش بە هەمان شێوە بە هەمان شێوە سەمەسە دوو قماش لە بازار ڕزانی دوو قماش بەیەکەوە گونجیان ناگونجێ کە ئیتر ڕەنگەکانی گونجان ئەکسسواراتەکەش اینجا بۆ گونجێن زۆر باشە ئەمانەش هەر لە بڵین لە بازار هەیە بەڵێ ئەمە چی پێڵان ئەمە بۆ هێلێکیش جوانە بۆ هێلێکیش جوانە زۆر قەرەباڵغ نابێ ئەزین بەڕای من زلی کوردی تا قەرەباڵغ بێت جوانە بەس جوانە ناسکە ئەمە زلی کوردی تا قەرەباڵغ بێت جوانە بەڕای من خات و شیراز بزانم لە بەرنامە تا حکمەوەی خاتونێکی دەزڕەنگینی لە زۆر بابەتەکان مەسەلەن دەستت بۆ بردو سەرکەوتوو بیتیایە بزانم پێت خۆشە لە بەرنامە تا ئەم ئیشانت بکەی بە بڕاندێک ئیشەڵڵا لە بەرنامەمە بەزیترەوەی ئەڵکەوێتەوە سەر زۆرۆف بزانی چیمان لێتەوە باش باسیەوەت کرد کە تۆ لە ڕێگەی ئۆنلاینەوە زیاتر شتەکانت ئەفرۆشی بەڵام لەم ماوەی پێشوا بینیمی لە یەک دوو پێشەنگایە بەشداریت کردبوو بزانم ئەو پێشانگایانە چۆن ئەبینیت پێت باشە ئەم ئیشانە ئەم پێشانگایانە بەردەوام بێ بۆ ئێوەی گەنج بۆ ئێوەی دەزڕەنگین ئیسفادەی هەیە بۆ ئێوە ئەم ئیشانی کە ئەکرێت پێ تا ڕادەیەکی زۆر پێشانگاکان ئیسفادەی هەیە باشە چونکە ئێمە لە ڕێگەی ئەو پێشانگایانەوە ئەتوانین
هەم بەرهەمەکانمان پیشانی خەڵک بین هەم خۆمان بناسیێنین بە خەڵک زۆر ڕاستە جگەلەوەی کە یعنی ئیسفادەی مادیشی دەکەین زۆر باشە کاتێکی ئەو تۆم نەماوە حەزمەکە زیاتر قسە بکەین لەسەری بەس یەک پرسیار حەزەکەی بۆ نملە لە ڕێگەی خول و ئەو شتانی کە تۆ خۆت کەسی تر فێر بکەی خاتونەکانی تر فێر بکەی بۆی ئەوانش ئیسیفادەیەکی مادی معنەوەی ینی لەم ئیشانی تۆ ببینن ینی پێت خۆشە مەسەن کەسانی تر لە ڕێگەی تۆ فێریم ئیشانە بن هەر زۆر یعنی بەجددی تۆ کە شتێک گەزانی خۆشە ینی ڕێسێکە پێویستی پێێتە تۆ فێریکی چی لێکەمە بێتەوە من ئەڵم کەس ڕستقی کەس ناخۆسە ئەوە من ئیش بکەم هاوپیشەکانی تریشم بیکەن ڕستقی ئەوان بۆ خوارم بۆ خۆمە کەس یعنی خوا ناکات بەسەڵێت بێبەشی ناکات لەو ڕستقی کە بۆی دانەوە زۆر ڕاستە دەستت خۆش بیوای سەرکەوتنە بۆ خوازم شتێکی ئەو تۆم نەماوە خات و شیراز ئەگەر خۆت شتێکت مابێت و حەز بکەی ئاماژەی پێبێ زۆر سپاس دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم هیوادار بە میشە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ میوانداریە جوانەکەتان زۆر سپاس بۆ تۆش خاتونی ئازیز ئەمڕۆمان دوومان کرد هیوای سەرکەوتنە بۆ خوازم مەمنون زۆر سپاس بۆ خات و شیراز حەسەن کە بەڕێزیان دیزاینەر بوون ئەمڕۆ قسە باسمان کرد لەسەر گرنگیدان و نوێکردنەوەی ئەکسسواراتە کوردیەکان تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ